بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا یەکێکی دی لە سنەتەکانی ناو نوێژ بریتیە لەوەی کە ئەگەر فاتحامان خوێند کە پێشتر باسمان کرد فاتحا ڕوکنە، لە دوای فاتحا باشتر و سنەت وایە سوورەتێک یان چەند ئایەتێک قورئان بخوێنین لە کام نوێژانەدا. طبعاً لە نوێژی بەیانی هەردوو ڕکعاتەکەی یەکەم و دووهەم جگە لە فاتحای کە ڕوکنە سنەتە لە هەر ڕکعاتێکدا چەند ئایەتێک قورئان بخوێنین. نوێژی جومعە معلومە کە تەنها بە جەماعەت دەکرێت، ئیمام فاتحا و سوورەتێک یا چەند ئایەتێک دەخوێنێ. لە نوێژی نێوڕۆ دوو ڕکعاتی یەکەم سنەتە جگە لە فاتحا سوورەتێک یا چەند ئایەتێک قورئان بخوێنین. نوێژی عەسر بە هەمان شێوە دوو ڕکعاتی یەکەم جگە لە فاتحا سوورەت یا چەند ئایەتێک. نوێژی مەغریب دوو ڕکعاتی یەکەم جگە لە فاتحا سوورەتێک یا چەند ئایەتێک و هەروەها نوێژی عیشاش و هەموو نوێژێکی سنەتیش هەرچی نوێژی سنەت هەیە جگە لە فاتحای سنەتە سوورەتێک یا چەند ئایەتێکیش لە قورئانی پیرۆز بخوێنن. کە ئەبو قتادە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نوێژی نێوڕۆیدا دوو ڕکعاتی یەکەم جگە لە فاتحا لە هەر ڕکعاتەیدا سوورەتێکیشی دەخوێند، بەڵام لە ڕکعاتی دووهەمدا لە دوو ڕکعاتی دووهەمدا تەنها فاتحای دەخوێند و هێندێک جاریش گوێمان لێ دەبوو لە ڕکعاتی سێم و چوارەمیشدا ئایەتێک یا چەند ئایەتێکی خوێندووە، بەڵام بە زۆرەی تەنها لە ڕکعاتی یەکەم و دووهەمدا جگە لە فاتحا قورئانی خوێندووە و هەمیشەش تەبەن ڕکعاتی یەکەمی زیاتر قورئان تێدا خوێندووە لە ڕکعاتی دووهەم. و هەروەها لە نوێژی عەسریش بە هەمان شێوە دوو ڕکعاتی یەکەمی جگە لە فاتحا قورئان خوێندووە، ڕکعاتی یەکەمی زیاتر قورئان تێدا خوێندووە لە ئیدووەم. و هێندێک جار لە نوێژی عەسریش بەڵام بە کەمی لە ڕکعاتی سێهەم و چوارەمیشدا سوورەتێک یا چەند ئایەتێکی خوێندوون. و هەروەها لە نوێژی بەیانیش لە هەردوو ڕکعاتەکەیدا جگە لە فاتحا سوورەتێک یا چەند ئایەتێکی خوێندوون. ئەبو هورەیرە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت فی كل صلاة يقرأ، پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو نوێژێکدا قورئانی دەخوێند. فما أسمعنا رسول الله صلى الله عليه وسلم أسمعكم، دەفەرمێت ئەوەی ئێمە لە پێغەمبەرمان بیستووە صلى الله عليه وسلم دەیگەێنین بە ئێوە و ئەوەشی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەی کردووە یا لێمان نەبینی و ئێمەش باسی ناکەین. بۆیە دەفەرمێت ئەگەر لە نوێژەکانتدا تەنها و تەنها فاتحا بخوێنی، هیچ سوورەتێک و هیچ ئایەتێک نەخوێنی، نوێژەکەت هەر دروستە. بەڵام ئەگەر جگە لە فاتحا لە ڕکعاتەکانی سەرەتادا سوورەتێک یا چەند ئایەتێک قورئان بخوێنی، بێگومان بە ئەندازەی ئەوەی کە ئایەتەکان زیاد دەکەی و قورئانەکەی زیاد دەکەی، خێرەکەت و ئەجرەکەت زیاتر بۆ دەنووسرێ. چۆن طبعاً قورئان بخوێنینەوە؟ طبعاً لە دوای نوێژەکان بێگومان خوێندنەوەی ئایەتەکان بە هەر شێوازێک لە شێوازەکان کە ڕێگە پێدراون دروستە بیان خوێنینەوە. وە کام شوێنە لە قورئان حەزمان لێ دەتوانین بخوێنینەوە، کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زۆر شێواز لە نوێژەکاندا قورئانی خوێندووە. هێندێک جار پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆتای سوورەتەکانی خوێندووە، هێندێک جار سەرەتای سوورەتەکانی خوێندووە، هێندێک جار ناوەڕاستی سوورەتەکانی خوێندووە. یعنی مەرجێتەوە کە دەست بە سوورەتێکی کرد هەموو سوورەتەکەی بخوێنی، دەگونجێ چەند ئایەتێک لە سوورەتێک. بەڵام ئەگەر بکرێ ئەو ئایەتانەی لە ڕکعاتێکدا دەیخوێنی لە ڕووی معناوە پەیوەست بن بەیەکەوە و پەیوەندیان بەیەکەوە هەبێت، بەبێ گومانی چاکترە. و جاری واش هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕکعاتێکیدا سوورەتێکی بەتەواوی خوێندووە، هێندێک جار
بەقەرەی خوێندووە بە نمونە تەنها 100 ئاەتی یەکەمی لە ڕکعاتی یەکەم خوێندووە، 100ەکەی دیکەی لە ڕکعاتی دیکەدا خوێندووە. جاری وا هەیە کەهفی لە سوورەتێکدا خوێندووە، لە سوورەتێکی کەدا یونسی خوێندووە یا یوسفی خوێندووە. گرنگ طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شێوازێکی دیاریکراوی نەبووە بۆ خوێندنەوەی قورئان. هێندێک جار لە دوای فاتحە سوورەتی درێژ و هێندێک جار سوورەتی کورت، هێندێک جار ئەو ئاەتانەی کە خوێندوونی کەم بوون و هێندێک جار ئاەتەکان زۆر بوون، بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئەو ئاەتانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوێندوونی یا سەحابە خوێندوونی یا پێشینەکانی ئێمە خوێندویانن زۆر زۆر زیاتر بوون لەوەی کە ئێمە دەیخوێنین. زۆرینەی خەڵکی ئێمە لە دوای نوێژەکان تەنها سوورەتی ئیخلاس دەخوێنێ. بەڵێ طبعا سوورەتی ئیخلاس بە حوکمی ئەوەی کورتە و زۆرینەی خەڵکی لەوانەیە لەبەری بێت و ئەو فەرمودانەشی کە باسی فەضل و گەورەی یەکەی دەکەن طبیعیە، بەڵام با بزانن سنەتی دیاریکراو نییە کە دوای هەموو فاتحەیەک تەنها قول هو الله بخوێنین یا قولەکان بخوێنین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانەشی خوێندوون، بەڵام زۆربەی جار سوورەتەکانی لەوانەی درێژتر خوێندوون، سوورەتە متەوەلەکانی خوێندوون یا ئەو ئاەتانەی کە خوێندوونی زۆر زۆر زیاتر خوێندوونی. یەک سەحابەمان هەیە کە ئیمامەتیان پێکردووە لە مزگەوتی قوبا، دەفەرموون ئەویش بەس سوورەتی ئیخلاسی نەخوێندووە، دەفەرموون سوورەتێکی دەخوێن ئەوجار ئیخلاسی دەخوێن لە نێوان سوورەتەکاندا دەستی بە سوورەتێکی دیکە دەکرد، یعنی لە نێوان هەردوو سوورەتێکدا کە لە ڕکعاتێکدا دەیخوێن سوورەتی ئیخلاسی دەخوێن. دواتر ئەوانەی لە پشتیەوە بوون گوتیان بۆ وا دەکەی، بۆ هەر سوورەتی ئیخلاس دووبارە دەکەی؟ گوتی من ئاوا ئیمامەتی دەکەم، ئەگەر حەستان لێ با بۆتان بکەم، ئەگەر حەستان لێ نییە ئیمامەتی ناکەم و کەسێکی دیکەتان با ببێتە ئیمام. کە ئەو پیاوەیان دیارە لە هەمووان خوێندەوارتر و زاناتر بوو، حەزیان لێ بۆ ئیمامەتیان بۆ بکات، چوونە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەر فەرمووی بۆچی تەنها سوورەتی ئیخلاس ئاوا دووبارە دەکەیەوە؟ فەرمووی لەبەرەوەی سوورەتی ئیخلاسم خۆش دەوێت. فەرمووی بە خۆشەویستی حبك إياها أدخلك الجنة، خۆشەویستیت بۆ سوورەتی ئیخلاس دەتخاتە باشتەوە. ئەوە بەڵگە نییە لەسەر ئەوەی کە سەحابە تەنها ئیخلاسیان خوێندووە، ئەو سەحابەیە لە بینی سوورەتەکاندا سوورەتی ئیخلاسی خوێندووە وەکو محبەت و خۆشەویستیەک بۆ سوورەتی ئیخلاس. بەڵێ سوورەتی ئیخلاس تەعەووذاتەکان سوورەتی گرنگن، سوورەتی مهمن، خۆپارێزین، بەڵام ئەویش ئەو کاتە خۆپارێزین کە ئێمە لە معناکەی حاڵی ببین و وەکو دوعا و پارانەوە بخوێنین، تەنها ئەوە کە تەنها لە دوای نوێژەکان قولەکان بخوێنین یا سوورەتی ئیخلاس بخوێنین، بێگومان ئەوە سنەتی پێغەمبەر نییە. ئەو کەسانێکی قورئانیان لە بەرەو قورئان دەزانن سنەت وایە شوێنی جۆرا و جۆر و وەک دەڵێ ئاەتی جۆرا و جۆر لە ناو نوێژەکانیاندا بخوێن و زیاتریش لەو سوورەتانە لە نوێژەکانیاندا بمێننەوە. شێوازی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتێ خوێندنی سوورەتەکاندا چۆن بووە؟ ابن القيم بۆمان باز دەکات، دەفەرمێت فإذا فرغ من الفاتحة أخذ في سورة غيرها. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە فاتحە دەبوویەوە دەچوو سوورەتێکی دیکەی دەخوێن جگە لە فاتحە، وكان يطيلها تارة ويخففوها، جاری وا هەبوو سوورەتێکی کورتی هەڵدەبژارد و بە هێواشی و لەسەرخۆی دەیخوێند و درێژی دەکردەوە، جاری واش هەبوو هێواشی دەکردەوە جا لەبەر سەفەرێک یا مەشغەڵەتێکی دیکە کە هەیبووە، بەڵام بە زۆری دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بینی درێژی و کورتیدا نوێژەکانی دەکردن. لە نوێژی بەیانیدا بیلذات کە بە پێمان وایە ئیمام بە تایبەتی لە مزگەوتەکاندا تەنها دەبێت جوزئی عەممە و لە جوزئی عەممەش سوورەتە گچکەکان بخوێنن، دەنا پێ دەگوترێت نوێژەکەی زۆرە و بێزارکەرە و یا خەڵک تاقەتی ڕاوەستانی نییە. بێگومان نوێژی پێغەمبەر صلی الله علیه وسلم جۆرێکی دیکە بووە، نەوعێکی دیکە بووە لە نوێژەکانی ئێمە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نوێژی بەیانیدا دەفەرموون زۆر جار 200 ئاەتی لە ڕکعاتیدا خوێندووە، هەندێک جار سوورەتی قافی بە کامیلی لە یەک سوورەتیدا خوێندووە، سوورەتی ڕۆمی بە کامیلی لە یەک ڕکعاتیدا خوێندووە،
وزاری واشە بۆ سوڕەتی ئیذا الشەمس کوورەتی لە ڕکعاتێکی و ئیذا زولزلەی لە ڕکعاتێکی دیکە و هێندێک جاریش معەویذەتەکانی خوێندوون قولەکانی خوێندوون هێندێک جار سوڕەتی سەجدەی خوێندووە سوڕەتی ئینسانی خوێندووە بە کامیلی کە بەبێ گومانی ئەو بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئیمام مراعاتی ئەو خەڵکەی دەکا کە لە پشتیەوە نوێژە دەکا بۆیش پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک شێوازی قورئان خوێندنی نەبووە ئەو قورئانەی کە ئیمام دەیخوێنێ مەجالی تێدایە بەڵام چۆن ئیمام لەسەرەتی مراعاتی ئەو کەسانە بکا کە لە پشتیەوە نوێژە دەکەن بەبێ گومانیش ئەو کەسانەشی کە لە پشتی ئیمامیەوە نوێژە دەکەن نابێت تەوقیتی بۆ ئیمامی دانن بەڵێ هێندێک جار دەگونجێ ئیمام سوڕەتێکی درێژ بخوێنێت کەس بۆی نییە دەنگی لێبێت و پرتە و بۆڵەی بکە و جاری واشەیە دەگونجێ ئیمام سوڕەتی کورد بخوێنێ وەکو باسم کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژی بەیانیدا هێندێک جار سوڕەتی ڕەومی خوێندووە کە چەند ئاەتە 6 ئاەتە پێم وابێ لە و هێندێک جاری سوڕەتی فەلەقی خوێندووە قل ئەعوذ برب الفەلەقی خوێندووە کورتیشی کردووە درێژیشی کردووە سوڕەتی ئیذا الشەمس کوورەتی خوێندووە زەلزەلەشی خوێندووە سوڕەتی ئینسانی خوێندووە قافیشی خوێندووە قەمەریشی خوێندووە نەجمیشی خوێندووە ئەوانە یعنی هێندێک جار درێژ هێندێک جار مامناوەند هێندێک جار کورد بەڵام بێگومان تەمان لە هەموو حاڵەتێکیدا ئەگەر نەبێتە دیاردە و نەبێتە یاسایەکی نەگۆڕ ئیمام ئیلا دەبێت نوێژێک کورد کاتەوە ئیمام مراعاتی خەڵکی بکە باشە و بەڵام خەڵکیش دەبێت ئاگایان لێبێت ئیمام ئەگەر درێژی کردەوە دەبێت ئاسایی بێ و ئەگەر کورتێکیشی کردەوە هێندێک جار دیسان دەبێت ئاسایی بێ لە نوێژی نێوڕۆدا پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار ئێمە تەنها تەعەووذاتەکان دەخوێنین لە نوێژی نێوڕۆدا پێغەمبەر کە بە بێدەنگیش خوێندوێتی زۆر جار لە ڕکعاتی یەکەمدا سوڕەتی سەجدەی بەکاملی خوێندووە سەجدەی بەکاملی خوێندووە هێندێک جار سوڕەتی ئەعلای خوێندووە هێندێک جار سوڕەتی وەاللەیلی ئیذا یەغشای خوێندووە هێندێک جار وەالسەماء ذات البروج خوێندووە و هەروەها وەالسەماء وەالطارق خوێندووە یعنی نوێژی عەسریشی تەنها ئیخلاس و قول هو الله نەخوێندوون نوێژەکەی زۆر لە نوێژی ئێمە ئەوەی کە سادەیکەین درێژتر بووە و هیچ سەحابە و ئەوانەشی کە لە پشتیەوە نوێژیان کردووە لەبەرەوەی لە حیکمەتی نوێژ تێگەیشتون و حاڵی بوون گلەییان نەکردووە جا ئەو سونەتانە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی بەتەنێ نوێژە دەکەن و جەماعەتی ناکەن یا لە ماڵێدان بە تایبەتی ئافرەتان دەکرێت سونەتەکەی جێبەجێکەن مەرج نییە تەنها ئیخلاس قل هو الله بخوێنی عادەتەن چاک وایە و باش وایە ئەو شوێنەی کە لەبەرمانە لە قورئانێ بین لەناو نوێژەکانماندا مراجعە کەینەوە لە هەر نوێژەیدا دابەشی کەین چەند ئاەتێک لە قورئان بخوێنین بێگومان ئەو قورئانەی کە لەبەرتەوە لە نوێژەدا دووبارە دەکەیەوە ئەگەری لەبیر چوونەوەی زۆر زۆر کەمترە لە نوێژی عەسردا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕکعاتی یەکەم و دووهەمدا قورئانی خوێندووە بەڵام بەقەدەر نوێژی نیوڕۆی نوێژەکەی درێژ نەکردوێتەوە چونکە عادەتەن عەسر کاتی کەسابەت و ئیشە پێغەمبەر صلی الله عليه وسلم مراعاتی خەڵکی کردووە بەڵام لە نوێژی مەغریبدا کە لە هەموو کوردستانی ئێمە بعورفە و عادەتە پێیان وایە کە لە نوێژی مەغریبێدا ئیلا دەبێت قولەکان بخوێنی یان سوورەتە بچووکەکانی ناو جزئی عەمەی بخوێنی بچێ سوورەتێکی درێژی لە ناو جزئی عەمە پێیان وایە جەریمەت کردووە و تاوانت کردووە کە بەعەکسی ئەوەی پێغەمبەر وایە صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی مەغریبی زۆر زۆر درێژتر بووە لە نوێژی عیشای نوێژی عیشا خەوی بەدووادا دێ ئەسڵ ئەوەیە ئینسان خێرا نوێژەکەی بکا و بخەوێ بەڵام بەینی مەغریب و عیشا عادەتەن کاتی هیچ نییە ئێمە کردومانەتە کاتی نان خواردن لەنە ئەسڵ وە چاک وە باش ئەوەیە کە ئینسان نوێژی مەغریبی کرد چاوەڕێکە تا نوێژی عیشاش دەکا ئەو فترەیە زەمەنیە کە فترە زەمەنیەکی کەمە ئینسان خەریکی عیبادەت بێ بۆیە لە کتێبە فقهیەکاندا کە باسی نوێژی مەغریب دەکرێت کەی دەسێ بەلامانەوە سەیرە تەمان لە کتێبە فقهیەکاندا دەفەرمێت نوێژی مەغریب ئەگەر بوو سێ ڕکعاتەکەی مەغریبت کرد توانیت 5 ڕکعاتی سنەتی لە دوای مەغریبێ بکەیت کاتی نوێژی مەغریبێ بەسەر دەچێت
بەڵام ئێمە دەین نوێژەکانی خۆمان کە قل هو الله و ئیذا جاء نصر الله تێدا دەخوێنین دەیکەینە قیاس دەڵێن چۆن بۆندەی نوێژ دەچێت بەڵام با سەیری نوێژی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم نوێژی مەغریبی پێغەمبەر چۆن بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژی مەغریبدا زۆرینەی جار سوورەتی ئەعرافی بە کاملی خوێندووە لە هەردوو ڕکعاتەکەیدا سوورەتی ئەعراف کە یەکێکە لە سوورەتە مطەوەل و درێژەکان کە 206 ئاەتە الله ئەعلەم زۆر جار و زۆربەی جار پێغەمبەر صلی الله عليه وسلم سوورەتی ئەعرافی بە کاملی خوێندووە جاوەرە نیوەی سوورەتی ئەعراف بخوێنە یا سوورەتی ئەعراف هەمووی بخوێنە بزانە چەند پێدەچێت ئەو جار و هەندێک جار سوورەتی تووری خوێندووە لە ڕکعاتی یەکەمدا لە ڕکعاتی دووهەم سوورەتی مرسەلاتی خوێندووە هەندێک جار سوورەتی سافاتی خوێندووە لە ڕکعاتێکیدا لە ڕکعاتی دووەمدا دوخانی خوێندووە و جاری واشە بۆ سوورەتی ئەعلای خوێندووە لە ڕکعاتی یەکەمدا و لە ڕکعاتی دووهەمدا سوورەتی وەتینی خوێندووە و هەندێک جاریش معەویذەتەکان هەندێک جار سوورەتی قولەکانیش تەعەووذاتەکانیشی خوێندووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆربەی جار لە نوێژی مەغریبێدا سوورەتە درێژەکانی خوێندوون و ئەسڵیش ئەوەیە کە نوێژی مەغریبێ وەکو گوتم ئێمە بە درێژی بیکەین و زۆرینەی جار پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژەکەی بە درێژی خوێندووە بەعکسی ئەو تێگەیشتنەی و ئەو عورفەی و ئەو عادەتەی کە ئێمە لە مزگەوتەکاندا هەمانە کە لە مەغریباندا کەمتر تەوەن چاوەڕێ دەکەین تا خەڵک دێ زۆرێک لە مزگەوتەکان و جاران هەموو مزگەوتەکان هەروە بوون بانگی دەدا و یەکسەر قامەت دەکرا ئێستا خەریکە دەبێتە عادەت دوو ڕکعات سونەتی پێش مەغریبێ دەکرێت و 5 دەقە دەوەستین کە بەبێ گومانی نوێژی مەغریب لەگەڵ نوێژەکانی دیکە هیچ جیاوازیەکی نییە وەکو گوتم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژەکانی دیکە زیاتر درێژی کردوتەوە و زیاتر تێیدا ماوەتەوە بۆیش قیاسی نوێژی مەغریبی بەو شێوازە کراوە بە نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە 5 ڕکعاتت کرد فعلا ئەگەر وەکو پێغەمبەر نوێژە بکەیت 5 ڕکعات زۆری پێدەچێت لە نوێژی عیشادا پێغەمبەر صلی الله عليه وسلم سوورەتە کورتەکانی زۆرتر خوێندوونەوە تینی وەزەیتونی خوێندووە والشمس وضحاها سوورەتی ئەعلا سوورەتی والليل إذا يغشى و هەندێک جاریش طبعا لە سوورەتی بەقەرە و سوورەتەکانی کەشی خوێندون بەڵام کەم و ئەگەر خوێندەویشینی سوورەتەکەی بە کاملی نەخوێندون تەنانەت سەحابەیە کات خۆی ئیمامەتی کردو سوورەتی بەقەرەی خوێندووە پێغەمبەر معاذی کوڕی جەبەلە پێی دەفەرمێت ئەفەتانە ئەنتە یا معاذ دەتەوێت خەڵکی تووشی هەڵگەڕانەوە کەی لە دین ئەی معاذ نوێژی مەغریب ئەسڵ ئەوەیە کە ئێمە سونەتەکەی ناکەین و ئەوانەی کیلاک و ماندوون خەوی بەدوادا دێ و ئەسڵەوەی دوای عیشای ئینسان بخەوێ نوێژی عیشای درێژ نەبێ باشترە بەڵام ئێمە بەعکسەوە تێگەیشتوین و حاڵی بووین لە نوێژی جومعەش دیسان ئەوەی کە لە وڵاتی ئێمە دەکرێ و دەگوزەرێ ڕاستی سنەتی نییە ئێمە خوتبەی درێژ و نوێژی کورد کە ئەسڵی سنەتی پێغەمبەر ئەوەیە صلی الله عليه وسلم خوتبەکەت کورد بێ بەڵام لە چاو نوێژەکەی کورد بێ نەک دوولەقە بێت و تەوقیتی بۆ ئیمامی دانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژی جومعەیدا ڕکعاتێکم سوورەتی جومعەی بە کامیلی خوێندووە کە لاپەڕە و نیوێکە و لە ڕکعاتی دووهەم منافقونی بە کامیلی خوێندووە زۆر جار سوورەتی غاشیەی لە ڕکعاتێکیدا و سوورەتی ئەعلای لە ڕکعاتێکی دیکەدا خوێندووە ئەوەی کە ئێستا ئێمە دەیکەین زۆرینەی هەرە زۆری خەتیبەکان پێچەوانەی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوتبەمان درێژ و نوێژەکانمان کورت کە زۆرینەی ئیمامەکان ئاەتێکە دوو ئاەت دەخوێنن لەسەر حسابی وەک دەڵێ خوتبە نوێژەکانمان وارێ کردوون ڕوحیان تێدا نەمێنێ کە بە بێگومانی ئەسڵی سنەتەکەی بەو شێوازە نییە چاک وایە نوێژی جومعەی نوێژێکی کاتێکی پیرۆزە مبارەکە چاک وایە لە نوێژەکەیدا بمێنینەوە خشوع ملکەچی تێدا بێت و قورئانی زۆر و زیادیشی تێدا بخوێنین سەبارەت بە نوێژی جەژنەکان کە بە جەماعەت دەکرێت و بە تەنهاش دەکرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار لە ڕکعات یەکەم قافی خوێندووە و لە سوورەتی دووهەم سوورەتی قەمەری خوێندووە
یان هەندێک جار سوورەتی ئەعلای لە ڕکعاتی یەکەمدا خوێندووە و غاشوی لە ڕکعاتی دووەمدا خوێندووە، زۆر جار سوورەتی مرسەلات و ئینسان و ئەوانەشی خوێندون، هەندێک جار هەندێک ئاەتی لە سوورەتی نەحل هود ئەوانە خوێندون. بە هەموو حاڵەتەکان نوێژی جێژنی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو جومعەی خوتبەکەی کورد عادەتەن نوێژەکەی درێژ بووە، ئەوەشیان بەداخەوەی ئێمە بەو شێوازەی نییە کە پێغەمبەر کردوێتی صلی الله عليه وسلم. یعنی دیاریکردنی شێوازێک یا سوورەتێک یان چەند ئاەتێک بۆ نوێژێکی دیاریکرا هیچ دلیل و بەڵگەیەکمان نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم شوێنی جۆرا و جۆری لەناو قورئاندا خوێندوونە، وەکو باسم کرد ئەسڵ ئەوەیە ئەوانەی کە ئیمامەتی دەکەن یا ئەوانەشی کە بۆ خۆیان بەتەنها نوێژە دەکەن کوێت لەبەرە لە قورئان ئەو شوێنانە وەرە پێداوەرە هەر جارەی جێگایەک بخوێنە، هەر جارەی شوێنێک بخوێنە بە پێی گونجان و بارودۆخش. با هەندێک جار نوێژەکانمان ئەگەر کاتمان هەبوو مەجالمان هەبوو وەک دەڵێ زەین و فکرمان مەزبوط بوو با نوێژەکانمان بە درێژی بکەین و زۆر تێیدا بمێنینەوە، چونکە لەگەڵ خوا دەدوێین و قسە لەگەڵ خوای پەروەردگار دەکەین با بێتاقەت نەبێت. و ئەگەریش تەڵان ئینسان مەشغوڵەتێکی هەبوو یا ماندوو بوو یا هیلاک بوو یا خەویات، بێگومان ئەم کاتە دەکرێت هەر ڕوکنەکان بە مەزبوطی بکەین و سوورەت و ئاەتەکان دەکرێت زۆر درێژ نەکەینەوە، کە بە شێوەی گشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆرینەی نوێژەکاندا ڕکعاتی یەکەمی زیاتر قورئان تێدا خوێندووە تا ڕکعاتی دووهەم. چۆن قورئانی خوێندووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمون وەکانت قراءته مەدًا، پێغەمبەر زۆر بە هێواشی بە درێژکراوەی قورئانی دەخوێن، لە هەموو کۆتایی ئاەتێک دەوەستا و دەنگی خۆی لەگەڵ هەموو ئاەتەکان ئەوانەی درێژکردنەوە بوون درێژی دەکردنەوە. ئەو جار سنەتە طبعاً ئینسان لە کاتی قورئان خوێندندا لە ناو نوێژەدا بە خۆشترین دەنگ کە هەیەی بە تۆبزی دەنگی خۆت خۆش مەکە، بەڵام بەکام ئاوازە خۆشە دەزانی قورئانی پێ بخوێنی لە ناو نوێژدا بەو ئاوازە قورئان بخوێنە، وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم زەینوا ئەصواتەکم بالقورئان، دەنگی خۆتان خۆشکەن و بڕازێنەوە بە قورئان. یان دەیفەرموو لەیسە منا من لم يتغنى بالقورئان، لە ئێمە نییە ئەوەی دەنگی خۆی نەڕازێنێتەوە لە کاتی قورئان خوێندنەوەدا. لە حەدیثێکی کەدا دەیفەرموو إن أحسن الناس صوتا بالقرآن الذي إذا سمعتموه حسبتموه يخشى الله، خۆشترین دەنگ چاکترین دەنگ ئەو دەنگەیە کە کاتێک قورئان دەخوێنێتەوە کە گوێت لێبوو هەستکەی ئەو کەسە ترسی خوای لە دڵدایە، لە قورئانەکەی لە دڵەوە دەرچێت بە دڵ بخوێنێتەوە بە جوانی بخوێنێتەوە کە دەنگخۆشی دیارە بەشێکی بەهرەیە و بەشێکی بەدەست خۆتە. ئەو ئاواز و لەحنەی دەیزانی کە جوانە پێی بخوێنە دەنگەکەش بەدەست خۆت نییە، تەسەنوع و تۆبزی لە خۆت مەکە. حديثي كمان هذا فرمد ما أذن الله لشيء ما أذن للنبي حسن الصوت يتغنى بالقرآن، لهيج تقدا خواهي قول الرقاي بپیغمبر نداوة صلى الله عليه وسلم دنجي خوي تدا خوشكا و تدا برازين توجه لا قرآن كلا قرآن دا پیغمبر صلى الله عليه وسلم إذن دابو دنجي خوي برازين تو و دنجي خوي تێدا بخوێنێتەوە. تەنانەت ئیمامی نەوەوی دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو نوێژەدا ئەگەر بەسەر ئاەتێکدا تێپەڕی بێت کە باسی ڕەحمەتی خوا داوای ڕەحمەتی خوای گەورەی کردووە، کە باسی عەذاب و سزای بوو بێ خۆی پەناداوە لە عەذاب و سزای خوای پەروەردگار، کە باسی تەسبیحات و خوا بە پاک ڕاگرتن بوو بێ سبحان الله کردووە تەسبیحاتی کردووە، کە باسی خوا بە گەورەزانی بوو بێ خوای پەروەردگاری بە گەورە زانیوە. و زۆر جار ئەگەر شێوە پرسیارێک بوو بێ ئاەتەکە جوابی پرسیارەکەی داوەتەوە، وەکو ئەوەی سوورەتی تین ئەلەیس الله بأحکم الحاکمین، خوا دەفەرمێ ئایا خوا دادوەرترینی دادوەرەکان نییە؟ پێغەمبەر فەرمێتی بەلا وأنا على ذلك من الشاهدين. لە سوورەتی قیامە ئەلەیس ذلك بقادر على أن يحيي الموتى، خوا ناتوانێ مردوان زیندوو کاتەوە؟ پێغەمبەر فەرموویەتی بەلا ئەشهەد، بەڵێ دەتوانێ و من شاهدم. لسورة مرسلات كذا فرمي فبأي حديث بعده يؤمنون، كما فرميت آمنت بالله سبح اسم ربك الأعلى خويندوت سبحان ربي الأعلى فكرتي سنة ويا قرآن خوين هواش قرآن بخوينات وتدبور بكرنويها به
بزانێت کام ئاەتە ڕەحمەتە داوای ڕەحمەتی خوای گەورە بکە، کام ئاەتە خەشم و کین و تووڕەیی خوای پەروەردیگارە خۆی پەنادا، ئەوەندەی دەیخوێنی بە هێواشی بخوێنە و بە بێدەنجی بخوێنە. تەمان لەکوێ بەدەنگ دەیخوێنین و لەکوێ بەدەنگ دەیخوێنین هەمووان دەزانین. نوێژی بەیانی هەردوو ڕکعاتەکەی بەدەنگە، ئیمام بی یا مەئموم بی سونەتە فاتحا و قورئانەکەی بەدەنگ بخوێنی. ئیمام تەمان ئەگەر بەتەم مەئموم ناوەی لە دوای ئیمامیەوە نوێژە دەکا. و نوێژی جمعەی تەمان ئیمام هەردوو ڕکعاتەکەی بەدەنگ دەخوێنێ. نوێژی مەغریب ئیمام هەردوو ڕکعاتی یەکەم بەدەنگ دەخوێنێ، ئەتۆش ئەگەر بەتەنێ نوێژە بکەی هەر سونەتە بەدەنگ بیان خوێنی. نوێژی عیشا ئیمام هەردوو ڕکعاتی یەکەم بەدەنگ دەیان خوێنی، ئەتۆش بەتەنێ نوێژە بکەی سونەتە هەر بەدەنگ بیان خوێنی. نوێژی جێژنەکان هەردوو ڕکعاتەکەی بەدەنگە. خۆرگیران مانگ گیران هەردوو ڕکعاتەکەی بەدەنگە. نوێژی بارانە هەردووکی بەدەنگە. نوێژی نیوڕۆ هەر چوار ڕکعاتەکەی بێدەنگە. نوێژی عەسر هەر چوار ڕکعاتەکەی بێدەنگە. نوێژی مەغریبیش دوو ڕکعاتی یەکەمی بەدەنگە و ڕکعاتی کۆتایی بەدەنگە. ئێمەش ئەگەر ئیمام بووین سونەت وایە بەو شێوازە بەدەنگ بڵین لە شوێنە بەدەنگەکان و ئەو شوێنانەشی کە پێغەمبەر بە بێدەنگی خوێندوونی ئێمەش بە بێدەنگی بیان خوێنین. بەڵام بۆ کەسێک کە جەماعەت ناکە هەمان ئەو سونەتەی شمول دەکات کە بۆ ئیمامێکە. تۆ بەتەنێش لە ماڵێ نوێژە بکەی، نوێژی بەیانی سونەتە بەدەنگ بخەی، دوو ڕکعاتی مەغریب یەکەم، دوو ڕکعاتی یەکەمی عیشا بەدەنگ بیانکەی باشە. و هەروەها هەرچی نوێژی سونەتیش هەیە ئەوە یاسایە، ئەوەن بە دەنگ و بە بێدەنگیش دەکرێت. بەڵام ئەسڵ ئەوەیە ئەو نوێژانە سونەتیانەی دەکەونە ڕۆژە بە بێدەنگی بیانکەی و ئەو نوێژە سونەتانەی دەکەونە شەوێ بەدەنگ بیانکەی کە هەردوو شێوازەکەمان هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمامی ئەبوبەکری بینی لە شەودا شەو نوێژی دەکرد بە حەستەم دەنگی دەهات. دواتر عومەری بینی بە دەنگی بەرز دەیخوێن. لە ئیمامی ئەبوبەکر پرسی بووە بە بێدەنگی دەیخوێنی؟ دەیفەرم بۆی خەڵکی دەوروبەری خۆم ناڕەحەت نەکەم. ئیمامی عومەر لی دەپرسی بۆ بەدەنگ دەیخوێنی؟ دەیفەرم بۆی شەیطان لێم دوورکەوێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیمامی ئەبوبەکری فەرمووی تۆزێکی کە دەنگت بەرزکە. ئیمامی عومەریش فەرمووی تۆزێک دەنگت نزمکە. کەواتە لە بینی زۆر بە دەنگ بەرزی و دەنگ نزمیدا نوێژی سونەت ئەوەی لە شەوێدا بکرێت بەدەنگ بیکەین باشە. و ئەوەی کە لە ڕۆژێدا دەکرێت بە بێدەنگی بیانکەین و خۆ ئەگەر بەدەنگیش بیان لێن هەر ڕێگە پێدراوە، بە تایبەت ئەگەر بۆ خۆت گوێت لە خۆت بێت. یەک خاڵی دیکەمان ماوە، تەمان لە نوێژی بەدەنگ ئەگەر ئیمام تەمان قورئانی خوێن بەدەنگ قسەی تێدا نییە، ئەوانەی مەئمومن تەنها گوێ دەگرن. ئەی فاتحا کە ئیمام بەدەنگی خوێند ئێمەش واجبە لەسەرمان بخوێنین یا تەنها گوێ لە ئیمام بگرین؟ خلاف و ناخۆشیێکی زۆر هەیە. ئەسڵ ئەوەیە ئەگەر ئیمام فاتحای خوێند دوای فاتحا بە بێدەنگی ڕاوەستێ تا مەئمومەکانیش فاتحا دەخوێنن. بەڵام ئەگەر لە حاڵەتێکدا ئیمام فاتحای بەدەنگ خوێند ئەتۆش کە مەئمومی لە پشت ئیمامیەوە نوێژت دەکرد بە جوانی گوێت لە خوێندنی فاتحای ئیمامەکەی گرت، فەرموودەی زۆرمان هەنە کە خوێندنی ئیمامی لە فاتحاشدا بەر مەئمومەکان دەکەوێت بەو مەرجەی گوێی لێ بگری. بەڵام احتیاطەن ئێمە تەمان فاتحای دەخوێنین لەو نوێنە ژانەشدا کە ئیمام فاتحای بەدەنگ دەخوێنێ بۆی لە خلافەکە دەرچین. بەڵام ئەو سوورەتانەی ئەو ئاەتانەی کە ئیمام دەیانخوێنێ ئێمە لەگەڵ ئیمامی دووبارەیان ناکەینەوە، تەنها گوێی لێ دەگرین و بە هیچ شێوەیەکی نە خۆمان مەشغوڵ دەکەین بەوەی کە لەگەڵی ئاەتەکەی بڵێینەوە، نە خۆشمان مەشغوڵ دەکەین بۆی بە شوێنێکی دیکە بخوێنین و ئاگامان لە خوێندنی ئیمامی نەبێت. صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.